بسم الله الرحمن الرحيم. بناوي خواي گەورە میهرەبان لە 20 مانگی گوڵانی کوردی لە ساڵی 1998 چاوم بە دنیا هەڵێنا. لەو مانگەی کە گوڵ دەپشکوێ و دووەم مانگی وەرزی بەهارە کە هاتومە دنیاوە، حادەتی ژیانی شوایە، سروشتی ژیان وایە هەمیشە کە بەرەو پێشەچی دواوەت لەبیرە چێ، کە دواوەش لەبیر چوو ئەو ئەزمون و وانە و محاضرانەی کە لە ژیانت ئیستیفادەت کردووە ناتوانی لەگەڵ خۆتی هەڵگری تا تەواوی ژیانت، چونکە سروشتی مرۆڤ لە ئینسەوە هاتووە. ئینس واتە لەبیر چوونەوە. حەزمە کرد لە یەکەم ڕۆژی لەدایکبوونی ژیانم کە ئەمڕۆیە 25/2026 ئەمیش وانەیەک لەو وانانەی کە لە ژیان مافێری بووم بەوەی خۆشەویست شا ببەخشم. ئەو ئەزمونەی من کردومە و ئەو ئازارانی من چێشتومە بە ئێوەشی ببەخشم، بۆی ئێوەش بە هەمان ئازاران نەچن، بە هەمان ڕێگایان نەچن کە درکی تێیایە، کە داڵی تێیایە، کە خێچ و لاری تێیایە. بەڵام قەدەری ژیان وایە خوای گەورە هەر یەکەمان بە شێوازێک تاقیە کاتەوە، بە شێوازێک هەڵسەنگاندنمان بۆەوە کە بۆی بزانین ئایا بەڕاستی بەندەی ئەوین یاخود بەندەی ئەم لە ئەولاترین، یاخود بەندەی بەشەرین، یاخود بەندەی حەوا و ئارەزوەکانی خۆمانین. خۆزگە بمتانی وایە ئەزمونێک لە ژیانی خۆم بێوێ خۆشەویست بەخشم کە ئەزمونێکی واقعی وایە و گشت خەڵک سوودی لێ بینایە. بەڵام ئەمە بۆ جاری داهاتوو هەڵەگرین کە ئیشاڵڵا ساڵی داهاتووە. لەم ڤیدیۆیە کورتەیەک پەخشانێک لەو ئەزمونەی کە من لەم وڵاتەیە کردومە بێوێ خۆشەویست بەخشم. ئینسان کە لە چوارچێوەی هەرێمێکایە بەناوی هەرێمی کوردستان، لە چوارچێوەی ئەم هەرێمە بیرکردنەوەی ئاراستەکراوە بۆ شوێنێک، ئایدیای زۆری ژیانی لایف ستایلی هەمووی چوارچێوەیەکە لە چوارچێوەی هەرێمەیە. بەڵام کە دێتە دەری لەم چوارچێوەیە شتی نوێ تاقیە کاتەوە، شتی نوێ بینێ، خەڵکی نوێ ناسێ، شتی نوێ فێرە بێ. ئەم جۆرە پرەنسپڵانە مرۆڤ بەرەو ئاراستەیەکی ترایی بە، بەرەو دیدێکی ترایی بە، بەرەو بیرکردنەوەیەکی ترایی بە. تا ئێمە لە چوارچێوەی هەرێمێکا بین بیرکردنەوەشمان لە چوارچێوە هەرێمەیە. بەڵام ئەگەر هاتنە دەرەوە لەم هەرێمە چوینە دنیایەکی دیکە، چوینە وڵاتێکی دیکە، ئەزمون و دید و ڕوانگە ئەگۆڕدرێت بە باشە بەیان بە خراپە. ئێمە لەم ڤیدیۆیە باسی ڕوانگەیەکی ئەکادمی ئەەکەین کە گوزارشتە لەو بەشەی کە من تێدا خوێنم، ئەویش بریتە لە بەشی پەیوەندی نەظڕاتەکان کە ئێستا قوتابی ماستەرم و خەریکم بەرەو کۆتاییەچم. لە میانی گفتوگۆیەکماندا لەگەڵ مامۆستایەکی زۆر خۆشەویست باسی شێوازی حکومڕانی وڵاتانیە کرد کە هەر وڵاتی شێوازی دیدی خۆی هەیە. وەکو باسم کرد هەرێمی ئێمەش کە سیستەمێکە دید و تێڕوانینی جیاواز بەخۆی هەیە کە ئەم دیدە تعبیرە گوزارشتە لە خەڵکەکە، لە کەلتورەکە، لە ئاینەکە، لە باکگراوندەکە، پاشخانی فکری ئەو میلەتە، پاشخانی فکری ئەو نەتەوەیە. لەم محاضەرەی کە خوێندمان مامۆستاکەمان تەرکیزی خستە سەر، فۆکسی خستە سەر شێوازی حکومڕانی وڵاتان. لەم کاتەیە بیرم لە شتێکی زۆر سەرسامکارە کردەوە کە وای لێ کردم بیرکردنەوەکی قوڵم بۆی هەبێت. دوای کە باسی سەمی وڵاتانی کرد، چەند کوردێکی تریشم لەگەڵا بوو کە کوردی باکوور و کوردی ڕۆژاوا بوون، بیرکردنەوەیان بۆ دروست کردم لەوەی کتێبێک دابڕێژم، کتێبێک بنووسم بە ناوی بۆچی کوردستان چوار پارچەیە، بۆچی ئەم سیستەمانە، بۆچی ئەم سیستەمە هەرێمەیە لە شوێنێک ماوەتەوە کە ناتوانێت بەرەو پێش بچێت، بۆچی کوردستان بەم ئاراستەیە هاتووە، بۆچی بە پارچەی ماوەتەوە، بۆ یەک ناگرێتەوە،
بۆ چەندەها ساڵە شەو نخوونی و ئازار وانەی جیاواز و محاوەڕی جیاواز خەینە ڕوو بۆەوەی بتوانین کوردستانێکی گرتو دروستکەین بەڵام لێمانە درێ دوژمنمان زۆرە عەرەب لەلایەک فارس لەلایەک تورک لەلایەک هەموو ئەوانە وایان کردەوە و هەرێمە وەکو پێویست گەشەنەکە لەگەڵ ئەم دوو کوردە بەڕێزە توانیمان بۆشایەکی زۆر گرنگ لە کتێبخانەی کوردی پڕکەینەوە ئەویش خۆم قۆڵم لێ هەڵماڵی بە ناوی ئەم کتێبەش پێشکەشتانەوێ بەوەی خۆشەویست بە ناوی کوردستان بۆچی کوردستان چوار فارسیە بەڵام ئەوەی کە گرنگ بوو هەوڵمەدا بسەلمینم کە بابەتێکی چڕ هەیە لە شوناسی کوردبوونمان ئەوش بریتە لە خودی سیستەمەکە ئەو سیستەمەی کە ئێمە بەڕێوە بە چونکە سیستەم گرنگترین پایە بۆ بەڕێبردننی ژیان کە لە زمانی ئیسلامیە پێ ئەوترێ دینێک تۆ بەڕێوە بە ئەو دینە تۆ بەستێتەوە لە سوارسێوەی چەند میکانزیمێک ئەوەی کە گرنگ بوو ئافرەتێکی ڕووسی هاتە لە پێیوتم باشە ئافرەتێکی بەتەمەن 45 ساڵ وتی باشە بۆچی کوردستان نەیتوانی وڵاتێکی دیمۆکراسیەکی ڕەهایی هەبێت یان بۆچی وڵاتێکی دیمۆکراسی نییە مردەوە لەبەرەوەی گفتوگۆم لەگەڵ کەوتم دیمۆکراسیە بەڵام پێی ئەوتێ کۆمپیتیشن ئۆزەریتێریان واتە کێبڕچەی پاوانخوازی دوو با بڵێن پۆڵیتیکال پارتی هەوڵەدەن پاوانخوازێ بکەن کێبڕچێ بکەن لەو بینەیە لەو بینەی کە دەسەڵات سڕە بێتەوە لە دوو پۆڵیتیکال پارتیە هەندێک پایی دیمۆکراسی نوقمە بن هەندێک پایی دیمۆکراسی ئەشاردرێنەوە دلچی پێ ناکرێت هەندێک ڕۆژنامەوان دەنجیان بڵین ناکرێت هەندێک میدیا چاواشاکرێت لە میانەوە گفتوگۆماندا وانێکی زۆر عەجیبی فێرکردم ئەویش ئەوە بوو ئەگەر بتێ کوردستانێکی ئازاد بەرەو پێش ببەی دەبێت بگەڕێنەوە سەر مێژووی باو باپیرانتان لە میانەی مێژووی باو باپیرانتان بزانن کام سەردەم باشترین هەڵکەوتەی میلەتی تۆ بە باشترین خۆشگوزەرانی باشترین کات بە بۆ ئەوەی کوردستان تێیدا گەشە بکات تێیدا ئازاد بێت تێیدا باشتر گزارشتی خەڵکی کردووە لەو کاتی کە سەری تەواوی مێژوم کرد لە کاتی دەوڵەتی مادەوە حتاکو سەلاحەدین لە دوای سەلاحەدینە سەیرم کرێمە چەندین بلانکمان هەیە بلانک واتە بۆشاییمان هەیە بۆشایی فکریمان هەیە بۆشایی پاشخانمی چەندین زنجیرەی پاشخانمان هەیە کە پڕ نەکراوەتەوە یەکێک لەوانەی کە پێویستە جەختی بخێتە سەر یەکێک لەوانە شەمسەدین سوهرەوەردیە شەمسەدین سوهرەوەردی فەلسەفەیەکی جوانی دامەزران بەڵام لەبەر ئێمە دەستمان پێوە نەگرت ئەو فەلسەفەیە پسرانی بەدواداهات ئەو پسرانە وای کرد مێژووی ئێمە پڕتەواڵە بێت ساچەند لێک دوورین زمانشمان لێک دوورە دەروونمان ناو ناخواتەوە بەو شێوازە بابەتەکە زۆر لەوە سڕتر بوو کە بمتوانە تێدا باسی بکەم بەڵام باشترین حاڵەت بۆ ئێستای میلەتی ئێمە وەکو کورد بریتە لەو کاتانەی کە کورد دەستی بە ئیسلامەوە بەستە بوو بۆ منەکە سەیری شێخ عوبەیدوڵڵای نەهری بکەی سەیری شێخ سەیدی پیران بکەی سەیری قازی محەممەد بکەی سەیری پێش ئەوانش بکەی کە لە سەردەمی سەلاحەدین ئەیوبیان ئەگەر سەیری بکەی ئەو بۆشای کە لە میانە ئێمەیە دروست بووە ئەو کاتی دەستیان پێوەگرتووە بریتی بۆ لە ئیسلامەکەمان جا لەگەڵم خاتونەیە زۆر گفتوگۆمان کرد کە لەبەرەوەی هاوپۆلمان بوون ئەو خاتونە 45 ساڵە هاوپۆل بووین ڕۆژانە گفتوگۆمان لەسەر بابەتانەیە کرد گوتی من بەڕەگەز جوولەکەم بەڵام گوتی بەڕاستی بۆ حاڵەتی ئێوە لەبەرەوەی کۆمەلگایەکی حەشارن لەبەرەوەی کۆمەلگایەکن چەند پاشخانێکی چەند پسرانی ئایدۆلۆژیتان هەیە تاکە سیستەم کە ئەتوانێ چارەسەری ئێوە بکە کە ئەتوانێ ئەم بۆشایەتان پڕکاتەوە ئیسلامە شکە ئیسلام کە دێ لەگەڵ فکری ئێوەیە بارگراویە بێت تێکەڵە بێت ئەو بۆشایی کە لە فکری مێژووی کووردا هەیە لە فکری تاجی کووردا هەیە لەگەڵ یەکگونجێ پڕ یەکاتەوە کەلتورەکە هەڵ کەلتورە زمانەکە هەر زمانەکەیە هەر کوردیە جلوبەرگەکە هەر جلوبەرگە بەڵام ئەو فکرە سیاسیانە یاخود ئەو فکرە
بۆ شایانەی لە ناو تاچی ئێمەیە لە ناو کۆمەڵگایمەیە لە مەسەرەی زەواجە لە مەسەرەی سەردان و سەردانکاریە لە مەسەرەی هەر مەسەرەی تری کۆمەڵایەتی ئیسلام کە باگراوی بێ لەگەڵم سیستەمەیە ئەو بۆ شایانە پڕکاتەوە. ئەمە وانەیەک بوو بەڕاستی کە خۆشم زۆر بەدادا چنم بۆ کرد کە بخۆشم پاشخانێکی فکریمە بوو لەم بابەتەیەوە بۆم دەرکەوت کە 100% ئەمە ڕاستە. بۆ ویستم تەنها ئەوانەیە لە ڕۆژێدایەک بوونمە بێوەی بەخشم. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.